لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 270 لوانه كاين تفسير القرآن بيروز بما خدمتتان بما بس رزامندي خوي قول وهوادان اوي عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة واتقوا الله لعلكم تفلحون. والله هل سياقي وآتاني كخوي قول سبحانه وتعالى باز لا غزوي أحد دكاتن خوي قول باز لا رباج دكاتن وكو سبب نزولي أو آتي تفرمون أو آتا كاتك ولا سياقي أو آتا نهاتيا لحديث ذاك أبو داود رواية كده وإمام الباني رحمة الله بدلي حسنة أبي هريرة جرته أن عمرو بن أقيش عمرو كري أقيش كان له ربا في الجاهلية كسيقبول جاهلية معاملة بربا ذكر فكره أن يسلم حتى يأخذه هنا خوش بمسلمان به حتى أكوها محسابات كي صاف دكاتوا. فجاء يوم أحد روجي أحد يعني أو روجها تمديني كوا مسلمان درسوا من بأحد فقال أين بنو عمي كاء مزاكان من قالوا بأحد وتيان سوين أحد قال أين فلان أو زارب بتايبت فرمي فلان كز لشيء قتيان لأحده فلان كز لشيء لأحده فلبس لأمته وركب فرسه ثم توجه قبلهم يترأيش مشي شري لبركردو وهروا سواري أسبكي خويبو فعشان أيش تولى بأحد فلما رآه المسلمون كاتك مسلمانان ديتيان قالوا إليك عنا يا عمر أتوليمان دورك ويا عمر قال إني قد آمنت أمن إيمانم هنا فقاتل حتى جرح إتر قتالي كردو جهادي كرشان بشان مسلمان حتى بريندار بو فحمل إلى أهله جريحا ببرينداري قرانديان وناو عائلة كيخوي فجاءه سعد بن معاذ سعد كر معاذ هات لا يسداني بك خوالي رازي فقال لأخته سليه لي ببرسة بخشك كيقول لي ببرسة حمية لقومك أو غضبا لهم أم غضبا لله لبرسي هاتي أو زنقت كرد لبرتي هاتي لبو ريز مسلمانان آية وكنت تعصبك دبا قومك يخوت كاتك وقتيان آموزاكان هم يوالوين يان أو تغضبا لله لبيناوي خواوي استد أو جهاد بكي فقال بل غضبا لله ورسوله بلكو وقت ربونك لبو طول سنوا لبو ديني خواو بيغنبري خوا صلى الله عليه وسلم فمات بوبريني مردو فدخل الجنة سوى بهجت ديار بخبري بيغنبري صلى الله عليه وسلم وما صلى لله صلاة سبحان الله هزن يجشي لبو خوانك. وكان أبو هريرة رضي الله عنه يقول حدثوني عن رجل دخل الجنة لم يصلي قط. يتر أبو هريرة لدواتر ديقو باسي كسيكم لو بكن كواتشوي تبهشت يقنوشي نكرديا خلشي بيدنگ دبون بخوي بيان دقو هو أخو بني عبد الأشهل أو كسيك ولا بني عبد الأشهل كما بستي عمري كري أقياش بوا يتر لسبب نزولكي أوي باز دكن والله أعلم. بهر حال كديار كسيك بوا ربا معاملة وربا كرديا باشانيش مسلمان بو وازي لو بابتي هنا دلين أو سبب نزولكي بهر حال خواي قول سبحانه وتعالى لباسي تكان كباس لأحد لبدر دكاتن كما موضوع كزيات الأحد طالما مكو ببير هنا نوسن آتشين لزمني آتكان بدر باسكر يتر خواي قول دويتي ما بقين والله أعلم كبا أو دينا بشوي شوى كهموش تكاني بيك وبندا يعني ناكري أتبلي والله جهاد دكان بلام ربا خورج دم نخير دبي رباش تركي دبي هم أشتان التركي كخوا سبحانه وتعالى فرما هم أشتان الزيب كخوا ديو سبحانه وتعالى وأتا هموش تكان علاقان بيك وهيا. يا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة أيكم ربا ورداران ربا مخن أضعافا مضاعفة كوا أو ربا دبي تسندين قاد لسريكتري أضعاف ديار ضعف أو كاشتيك بفتدوقات كاتك وابوها
سێقات و چارقات دەبتە ئەضعاف ئیتر کەلەکە لە بابرێن جار لە دوای جار زیاتر دەکات ئەوەش وەکو زانان دەفەرمون معنای ئەوە نییە ئەگەر ڕیباکە کەم بی جائزە بەڵام لێرە دەفەرمون چەندین قات لەسەر یەکتر کە زیاد کرد ئەوجە جائز نییە دەڵێنە ئەوە با بڵێن شەرت قەیدە چی غێر مەفهومە وەکو لە ئوسولی فقه باز دەکاتن ئەوە بە بەیانی واقع دەکات لەبەر ئەوەی ریبا عادەتەن ئەو هات چەندین جار لەسەر یەکتر زیاد دەبی پارەکە یعنی لە جاهلیەتیش کابرا کە قەرزی دەدا کەسێک کاتێکەوە وەختەکەی دەهات لە بۆی بیداتەوە دەیگۆ نیتم دەیگۆ دەی باشە با ئەو هەندە وەختەی بێتە سەر لەگەڵ ئەو هەندە غەرامەی کەوا تەخیرت کردێ جارشکە بەهاتەوە دیسان دوو قات دەبووە ئێستاش بە هەمان شێوە لە بانقە ڕیبەویەکان بە هەمان شێوە کاتێکەوە پارە بە کەسێک دەداتن هەرچەندی تەخیری بکە پێی گوترێ غەرامەی تەخیری دێتە سەر ئەوەش نەوعێکە لە ریبا خوا پەنامان بدا ئیتر ئەسلی ریبا و طبیعەتی ریبا و حاڵ واقعی حاڵی ریبا ئەوەیەکەوە ئەو کەسێکەوە قەرز دەداتن بە چەندین جار قەردەکەی خۆی وەردەگریتەوە بە چەندین جار کەواتە ئەوە ناکرێت کەسێک بڵێ خوای گەورە فەرموویەتی ئەضعاف مضاعفەیە ئەمن بە ئەضعاف مضاعفە وەرناگرم ئەمن تەنها کەمێک زیادەی لێ وەردەگرن نەخێر ریبا كل قرض جر نفعا فهو ربا ئەوە قاعیدەیە هەر قەردێک منفعەتی لەگە خۆی هینا ئەوە ڕیبایە ئیتر ئەضعاف مضاعفە ئەوە طبیعەتی حالی ڕیبا ئەو هایەکەوە دائیمەن کەلەکە دەبی لەسەر یەکتری و وای لێ دێ ئیتر خوای گەورە فەرمووی لا تأكلوا ڕیبا مەخۆن کەواتە پارەی ڕیبا وەرمەگرن خواردنی تعبیرە لە وەرگرتن لەبەرەوەی کەوا ئینسان ئەو شتێک کە ئەو پار لەبەردەستی پێش هەموو شتێک دەیوەستجی خۆی پێتێر بکە ئیتر هەر لە بابنە لە زمانی کوردی خۆشمان دەڵێن فڵانە کەس ئەوەندە پارەی خوارد خودی پارەکەی ناخوا لەوانەیە هەر لە بۆ خواردن بەکاریش نین بەڵام خواردن یەکە لە مەزاهیرەکانی وەرگرتن ئەسڵەن وەرگرتن لە بۆیکەوە ئینسان پێش هەموو شتێک جی خۆی پێتێر بکە ئیتر ڕیبا وەرمەگرن و مەیخۆن لە کاتێکدا کە ریبا ئەضعاف مضاعفەیە واتقوا الله لعلكم تفلحون دیارە ڕیبا وەکو باسمان کرد لە ئاتەکانی سوورەتی ئەلبەقەرە کە خوای گەورە لەوێن دەرێ ئەو هەڕەشە توندە دەکاتن کە وەکو ئەو کاتیش باسمان کرد کە لە بەرامبەر هیچ گوناه و تاوانێک بەو شێوەی خوای گەورە لە غەیری شرک بەو شێوەی خوای گەورە هەڕەشەی نەکردێ کاتێک کە دەفەرمی فأذنوا بحرب من الله ورسوله ئەو کەسێک کە واز لە ڕیبا ناینی با ئامادە بی لەوەی خوای گەورە ئیعلانی شەڕی لەسەر بکە لەلایەن خۆی و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام وەکو چەندین ئەحادیثیش لەسەر با بڵێن شدەت و خطوڕەت و ترسناچی ریبا هەم لە بۆ دنیای ئینسانەکان هەم لە بۆ قیامەتیان واتقوا الله لعلكم تفلحون دەی تەقوای خوا بکەن لە خوا بترسێن خۆتان لە قەدەغەکراوەکان بپارێزن تا وەکو سەرکەوتوو سەرفراز دنیا و قیامەت بن کەواتە سەرکەوتوو سەرفراز بوون بە وەرگرتنی ڕیبان یەکەوە ظاهیری ڕیبا ئەگەر بێت و کەسێک معاملە بە ڕیبا بکاتن پارەکەی زیاد دەبی ظاهرەن نا ئەوە سەرکەوتن سەرفراز نییە بەڵکو يمحق الله ڕیبا وەکو لە سوورەتی ئەلبەقەرە فەرمووی کەواتە خوا ڕیبای مەحق دەکا بەرەکەتی ناهێڵی ويربي الصدقات بلكو الصدقات كظاهرا تمشادك بار رويشتنا بلام خوا بركتي ديختي وما آتيتم من ربا ليربو في أموال الناس فلا يربو عند الله وما آتيتم من زكاة تريدون وجه الله فأولئك هم المضعفون لسورة الروم كواتا براسي زكاة بركتي ديختنا وما ركيو تندين قات خوا يقول الدنيا ولا قيامت تاداش الداتوا بلام ربا أقرب ظاهرا فائدەش بینی بەڵام خوای گەورە بەرەکەتی دەبا و دیارە تەجروبەش شاهێدەکەوە ئەو کەسانە و ئەو وڵاتانە و ئەو بانقانێکەوە معاملە بە ڕیبا دەکەن خوای گەورە چیان بەسەردەین خوا پەناماندا ئیتر تەقوای خوا بکەن خۆتان لە ڕیبا و لە هەموو محەڕەماتەکان پارێزن تاکو سەرفراز دنیا و قیامەت بن واتقوا النار التي أعدت للكافرين خۆتان بپارێزن لە ئاگرێک کەوە ئاگری جەهەنەمە کە لە ئەسڵەوە لە بۆ کافران ئامادەکرایە خۆتان بپارێزن لە ئاگرێک کە لە ئەسڵەوە لە بۆ کافران ئامادەکرایە زاوەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبی کاتێک ئەواتەی دەخوێندەوە واتقوا النار التي أعدت للكافرين يقول هي أخوف آية في القرآن دەفەرم ترسناکترین آيات القرآن بيروس حيث أوعد الله المؤمنين بالنار المعدة للكافرين إن لم يتقوه في اجتناب محارمه فأتخواي قولا هەڕەشە لە ئیمانداران دەکا ئەگەر خۆیان لە قەدەغەکراوەکان نەپارێزن دەیان باتە ناو ئەو جەهەنەمەی
کەوا لە بۆ کافران ئامادەکرا کەواتە لە ئەسڵەوە جەهەنەم لە بۆ کافران ئامادەکرایە بەڵام ئەگەر ئیماندارانیش خۆیان نەپارێزن خوای گەورە دەیانترسێنی بۆ جەهەنەمێ بەڵێ ئەوەی کەوا یارانی جەهەنەمن هەتا لێ دەمینێنەوە کافرن لە بۆ کافرەکانە ئەوان هەتا دەمینێنەوە بەڵام ئیماندارانیش کە سەرپێچی بکەن و مصر بن لەسەر گوناه و تاوان ئەگەر ئەهلی تەوحیدیش بن ئەو معەڕەزن خوای گەورە بیان باتە جەهەنەمێ وەکو لە چەندین ئەحادیثی هاتیە کە وەکو لە ئاەتی پێشترێ دەفەرمووی یەغفر لمن یەشاء واتە ئەو گوتمان ئیلا خوای گەورە لە مشریکان خۆش نابی کە لەسەر شریک بمری بەڵام ئیماندار لەسەر هەر گوناهێک بمری معەڕەزە لەوەی خوای گەورە بێتەوە بەش لێی خۆش ببی بەڵام معەڕەزیشە کەوا بیستێن وەکو اعتقادی ئەهلی سنە و جەماعە دەفەرمون ئەهلی کەبائیر لە ئەهلی تەوحید و مسلمانان ئەوانەی کەوا کەبیرەی دەکەن کاتێک لەسەر گوناهەکەی بمری فهو في مشيئة الله إن شاء عذبه وإن شاء غفر له ئەوە لە مەشیئەتی خوای گەورەدا ئەگەر بێوێ خوای گەورە لێی خۆش دەبی بشێوێ خوای گەورە عەذابی دە مستحقیشە بە عەذابدان ئیتر لە ئەحادیثی پێغەمبەریش باس کرا صلی الله عليه وسلم فعلا ئەوانەی کەوا ئەهلی تەوحیدیشن لە قەدەر گوناهەکانی کە دەچنە جەهەنەمێ ئەوە حاڵیان بە چ شێوەیەکە پاشان بە ڕەحمەتی خوای گەورە دەردەچنەوە مهم ئەگەر یەک لەحظە ئینسان بستە ناو جەهەنەم زۆرە خوا پەنامان بدە یا ڕەبی واتقوا النار التي أعدت للكافرين خوتان بپارێزن لە ئاگرێک کەوا لە ئەسڵەوە لۆ کافران ئامادەکرا کەوا تۆش بەڵگەی لەسەرکەوە ئێستا جەهەنەم ئامادەیە وەکو لە چەندین ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه و هاتیەوە ئیشارەت لە چەندین ئاەتی قورئانی پیرۆز کرا کەوا بەهەشت و جەهەنەم ئامادەنە ئێستا ئامادەکراین بەڵام کەسێک نەسوتە ناویان خوای گەورە بەهەشتمان بە قسمەت بکە وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون وهروها خوای گەورە دەفەرمی ئیطاعە و جۆرایەلی فەرمانەکانی ئەڵڵا بکەن وجۆرایەلی فەرمانەکانی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم لعلكم ترحمون ئیطاعەی خوا بکەن وهروها ئیطاعەی پێغەمبەرەکەی بکەن صلی الله عليه وسلم كوات إطاعي بيغمبري صلى الله عليه وسلم لازمني إطاعي إخوة من يطع الرسول فقد أطاع الله وكل سورة النساء بازدك هر كسيك جورالي فرمان كان إخوة بك وتجورالي فرمان هر كسيك جورالي فرمان كان بيغمبر بك صلى الله عليه وسلم أو جورالي فرمان كان إخوة كردي سبحانه وتعالى كوات الليرة ولا سندين زيقات تأكيد لسوي ذكاته فرمان كان بيغمبر صلى الله عليه وسلم بفرمان إخوة وتناكر بلين والله پیامبر صلی الله علیه و سلم فرموویتی ئەهوەنترە لەوەی کەوا خوا فەرموویتی ناخێر ئەوەی کە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه و سلم عینی بە وحی خوایە سبحانه وتعالى کەواتە ئیطاعکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ضمنی ئیطاعکردنی خوایە هەر کەسێک ئیطاعی خوا و پێغەمبەرەکەی بکە صلی الله عليه وسلم دەفەرمی وأطیعوا الله ورسوله تاوەکو لعلكم ترحمون تاوەکو لەو کەسانە بن کە مەشمول بن بە ڕەحمەتی خوای گەورە ڕەحمتان پێ بکرێت لەلایەن خوا سبحانه وتعالى کەواتە کەسانێک کە بە دوای ڕەحمەتی خوای گەورەدا دەگەڕێن چاویان لە ڕەحمەتی خوا پێویستە ئیطاعی خوا و پێغەمبەرەکەی بکەن صلی الله علیه وسلم ڕەحمەتی خوا و لێبوردنی خوا و مەغفیرەتی خوای گەورە لە بە ئەو کەسانەی کەوا تەوبەکارن ئیطاعە دەکەن ئەو جا تاوەکو خوای گەورە ڕەحمیان پێ بکەن نەخێر نەک لە بۆ ئەو کەسانێک کە بە هیچ شێوەیەک پشتیان لە فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا کردی ئەو جا کە قسەش دەکەن وڵات چاومان لە ڕەحمەتی خوایە نەخێر ڕەحمەتی خوای گەورە رحمتي خواي قولي لبو أو كسانيك وجورالي خواو بيغمبركي كان صلى الله عليه وسلم ورحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون كوات رحمتي خواي قول لقيامت لبو أو كسانيك و تقوى دكن آتكاني خواي قولي زي دكن اواني زكاة ددن هم زكاة نفسي بو كوا اخوان للشرك ده بارزن زكاة ماليان ددن وهروها اواني اتباعات كان خوای گەورە دەکەن ڕەحمەتی خوای گەورە لە ئەو کەسانەیە ئیتر بەڕاستی ئەو کەسێکەوە جۆرایی ناکە پشتی لە فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا کردێەوە ئەو جە بە ڕەزای ڕەحمەتیشە بەڕاستی ئەوە هەڵ خەڵەتانە وەکو لە قەولی حەسەنی بەسری هاتێ و کە موافقی قورئان و سونەیە لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین جۆرایلی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم تاوەکو لەو کەسانە بین خوای گەورە بە ڕەحمەتی خۆی لە دنیا و لە قیامەت دامان پۆشی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله
وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.